هەنگەکان دەتوانن تەرما ونبووەکان بدۆزنەوە. ئەنجامی لێکۆڵینەوە زانستیەکان ئەوەیان ئاشکرا کردووە هەنگەکان دەتوانن لە بەرامبوونەوەی تاوان بەکار بهێنرێن، ئەویش بە یارمەتیدانیان لە شوێنی تەرما ونبووەکان. بەپێی راپۆرتێکی گۆڤاری ئەمریکی نیوزویک، توێژەران پێیان وایە دەتوانن ئەو پێکاتە ئۆرگانیە وەربگرن کە پەیوەندیان بە شیبوونەوەی لاشەی مرۆڤەوە هەیە، و لە ئەنجامی دیاریکردنی چالاکی هەنگەکان دەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی توێژەران بەرەو پاژماوەی مرۆڤ ببات. بە گوێرەی سیستمی نیشتیمانی بێسەر و شوێن و نەناسراو، ساڵانە زیاتر لە 600,000 کەس لە ئەمریکا بێسەر و شوێن دەبن. ئەمە لە کاتێکدا زۆرێک لەو کەسانە بە زویندی دۆزراونەتەوە و دەیان هەزار کەسیان هێشتا بێسەر و شوێن و بەدایان هەزاری تریش تەرمەکانیان دۆزراونەتەوە. توێژەران گەیشتوونەتە ئەو دەرەنجامەی پرۆتینی هەنگوینی هەنگەکان، زیانەری بایۆکیمیاییان هەیە سەبارەت بەوەی هەنگەکان چی دەخۆن یاخود دەچنە چ شوێنێک یان بەر چ شتێک دەکەون، وەک چۆن هەنگەکان بە شێوەیەکی سروشتی گەردیلەکان هەڵدەگرن کاتێک بەرکەوتنیان لەگەڵ گوڵ و ئاو و خاکدا هەیە. بۆیە توێژەران پێیان وایە دەتوانن ئەو پێگاتە ئۆرگانیە ناجێگیرانە هەڵبگرن کە پەیوەندیان بە شیبوونەوەی لاشەی مرۆڤەوە هەیە و ئەم پێگاتانە وا دەکات بەرەو تەرما ونبووەکانیان ببات. ماری ئیلین ئۆتول، بەڕێوەبەری پرۆگرامی زانستی پزیشکی دادوەری و بریکاری پێشووی FBI، لە بەیاننامەیەکدا ڕێگەیاندووە شوێنە تاوانکاریەکانی دەرەوە هەمیشە تەحەدایەکیان بۆ لێکۆڵەران کردووە، بە تایبەتی دۆزینەوەی پاژماوەی مرۆڤ. بۆیە لێکۆڵینەوە لە هەنگەکان ڕێگەمان پێدەدات بە شێوەیەکی زانستی بیسەلمێنین کە دەستنیشانکردنی چالاکی هەنگ لە کێڵگە هەنگەکان یان لە ناوچە کێویەکان و شیکردنەوەی پرۆتینەکانیان دەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی توێژەران بەرەو پاژماوەی لاشەی مرۆڤ ببن. لەم حاڵەتەدا هەنگ هاوبەشی نوێی ئێمە دەبێت لە بەرەنگاربوونەوەی تاوانەکان.